هێشتا وەرزی هاوین و گەرما کۆتایی نهاتووە. هاوڵاتیان ترسیان لە هاتنی وەرزی سەرما لێنیشتووە. بەشێک لە هاوڵاتیان دەیانەوێت لە ئێستادا نەوتی سپی بکڕن تا ئەوەی بە نرخێکی گونجاوتر بەراورد بە وەرزی زستان دەستیان بکەوێت. بەڵام بێموچەی ڕێگرە لە ئەنجامدانی ئەو پلانەیان. پلانی هەر نییە، خەڵک چەوتێنێتەوە، ئیتر پلانی نییە حکوومەت حەزای خەڵک بەونەوە ئەبژی ناخواتوان نەو دونێرێ هەموو سەڵات سێ چوار بە نەو دەرەگە بۆ ڕۆژێتەوە. من خۆم یەکێم لەوانەوە باش واتن، یەکێم لەوانە کە 4 سەڵ نەوتم نەگرتووە. ئیمسال دووسێ بە ئێمە لەبەکەمە ئەمجا ئیمسال بەتەما ئیمشەڵا ساڵی چوارم وەرگین بەدە بەکردم تێزم ئەوە 4 ساڵم پارە نییە و مەعاش نایە لە وەختی خۆیەوە. من خۆم کەسێکم خانشینم 220,000 معاشم هەیە، لە کارەبای سیبان بووم 220,000 معاشم هەیە. ئیتر برای چی بکەم بەچی چی بکە؟ وەڵای من بۆیە بتوانم وەری بگرم بە پارێکی باش، بەس خەڵکی وای فەقیر ناتوانێت بیکڕێ. ئیسا هاوینە بە 165,000 ماوەی لەمە پێش بە 130 کڕێمە. ئیسا خەڵک توانای نییە بیکڕێ بۆ پارە. لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەردەوام نرخی بەرمیلێک نەوتی سپی ڕوولاڵکشانە. بە ئاستێک لە ماوەی تەنها یەک مانگدا 40,000 دینار نرخی نەوت گرانتر بووە. حکوومەتیش مێشێک میوانی نییە و ساڵانە بە سستی و کەمی نەوت بەسەر هاوڵاتیانی شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان دابەش دەکات. بە چەشنێک چەندین ناوچە لە سەروی هەموویانەوە سلێمانی 7 ساڵە نەوتی وەرنەگرتووە. وەکاری گرانبوونەکەی 2 هەفتە لەمە بێش بەرمی 135-140 وەکاری گرانبوونەکەی لە بەغاوە نەوت کەمتی، بەستا غازەکە زۆر 4 ڕۆژی ڕۆژارێ حکوومەت دەینێری خراب نی، ئەزمەی غاز کەمە نی. لە ئێران و هەر نەوت نایە، جاران بە قاچاقیات تێوڵۆ بیارێ خەڵکە کوێ کڕی، بەستا ئەوە نی، هەر هەمی لە بەغاو بە تەنگەریەتە سلێمانی و کەلار و کوفری. ئیسا ئەم دەقە زۆر کەم جێکەکەمیش تێگران. لە هەرێمی کوردستان دەیان قەیرانی دروستکرا و لە دواکەوتنی موچە و کەمی خزمەتگوزاریەکان بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. بەڵام لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی سەرما خەمی کەمی و گرانی نەوتی سپی سەر هەڵدەداتەوە و تا ئێستا چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەکراوە. ئێمە وەکو فرۆشیارێ بەس نەقڵکردنەکەمان لەسەرە، یعنی ئەیفرۆشیەوە ماڵە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.